کە زۆر گرنگە بۆ ئیشەکانمان حەڵکەین بە کورتترین ماوە و بە کەمترین زەرەر کەس لە مشکلەی خۆت حاڵی مەکە، کەس لە مشکلەی خۆت تێمەگەێنە. خوشکی بەڕێزم، هەر کاتێک کە تووشی کێشەیەکی بووی لەگەر پیاوەکەت یەکسەر مەچوو لە دەستداک و بابت دی. ئەوە زۆر زۆر غەڵەتە. برای عەزیزم، هەر کاتێک کە تووشی کێشەیەک بووی لەگە خێزانت یەکسەر مەچوو بە براو بەداک و بابت برێ و برێ وەڵا من ئەو کێشەم لەگە خێزانم هەیە. چونکە کاتێک کە مشکیلە لە ماڵ چۆ دەرە گەورە دەبیتن، حتا مشکیلە لە ماڵ بی بەو دووە دەرەقەتی دێن زۆر بە ئاسانی. بەڵام ئەگە خەڵکی سێیەم خەڵکی دەرەوە لە مشکلەیمە تێگەیشتن حەلەکەی زەحمەت دەبیتن. زۆر جارە هەبووە ژوڵمێر کێشەیەشان هەبووە پاشان پێکاتینەوە، بەڵام لایەزال خەزووری کوڕەکەی ڕووچیان لە کوڕەکەی دەبتەوە، لە زاوایان دەبتەوە. لۆ بەبیری نایە چی لە کچی مەکرد، بەبیر نایە چی بە قسەی مەگوت، با بەوەنە پێکاتنەوە وەڵڵا هیچ عیبیان نەماوە بخوای وا سەفەرێ دەکەن پیاسەی دەکەن ئەنگەلو هاتە ئێستا دڵتان پاک نەبووتەوە بەرامبەری. یاخود بڵعکس دەبینی ئەو کوڕە مشکلەی خۆی بەداک و بابی گۆتیە ژنومێردە پێکاتینەوە لایەزال خەزووری ئەو ئافرەتی ڕووچیان لەوت بووکەی خۆیان دەبێتەوە. لۆ وەخت خۆ قسەیەکی بە کوڕیانی گۆتووە یان هەڵوێستێکی غەڵەتی بەرامبەریان کردووە. کەواتە زۆر زۆر غەڵەتە ئێمە لە یەکەم جاری کە مشکلە ڕوو دەداتن بچی خەڵکی سێیەم تێبگەینین، ئەو کاتی مشکلەکە معقەدتر دەبی و حەلیشی زەحمەت دەبیتن. زۆر جار هەبووە خەڵک تەلەفۆن لە بۆ من کردووە مامۆستا مشکلەیەکم هەیە لەگەر خێزانم، یەکەم پرسیاری من ئەوەیە کاکە کەسیت کە تێگەیاندووە؟ ئەگە برێ کەسم تێنەگەیاندوتم زۆر ئاسان. هەر مشکلەکە مەهما کانە مشکلەکە گەورە بی، هەرچەندە مشکلەکە لە بەینی ژین و پیا و گەورە بی، کەس تێنەگەیشتبی زۆر ئاسانە حەلکردنی، زۆر بەسیتە. بەڵام کە کەسی سێم، کەسی چارەم، کەسی پێنجەم لە مشکلەکەیان زانی بەڕاستی زۆر جارە هەن مشکلەکە معقەدتر دەبی. زۆر جاران هەیە وەڵڵاهی ژن و مێردەکە دەیانەوێ مشکلەکەی حەلکەن، کەسی سێم قبوڵی نییە، بهیچ نوع قبولی نییە. کەسی چارەم تەداخل دەکە دەرێ نابی ئەو مشکلە حەل بیتن. بزانە بە هەڵەی ئەوەی کە ئێمە خەڵکی ترمان تێگەیاندە مشکلەکانی خۆیانمان مشکلەکانمان لێ گەورەتر بوو.